پێویستم باش بێ ڕاستی حەزم کرد ئەوڕۆ باسەوە بکەم چۆن بتوانم لە ڕێگەی هاکردنەوە پارە پەیدا بکەم. خەڵک وا دەزانێت تەنها هاکردن بۆ کاری خراپەیە. نەخێر، بۆ کاری باشەیە تۆ دەتوانی ببیتە پیشەوەرێک کە بتوانی پارەش پێدا بکەی و حکوومەت و لایەن پەیوەندیکاریش هاوکاریت بکەن و زۆر سوپاسش دەکەن. چۆن؟ بەخۆی ئێمە بە شێوەیەکی گشتی باشە، بە شێوەیەکی گشتی هاکەرەکان چەند زۆرێکن. باشە خۆی ئێمە بەخۆی ئێمە چەند زۆرە هاکەرمانەیە. هاکەری بلاکاتمانەیە. باشە بلاکات چیە؟ بلاکات بە کوردی کرمانجەکەی کەسانی خراپن، خەڵک هاک دەکەن، ینی بە هەموو شێوازێک زیانیان بۆ خەڵکەیە بلاک هات. باشە ئێمە وایتاتشمانوتە ئێمە وای تایدمانەیە وایت هاک چیە؟ وەکو برێ هاکەرش ئەخلاقیە. باشە یعنی وەکو ئێمە وەکو ئەوانی کە لە بواری سایبرسکیورتی کارەکەن چکە ئەوە ئێتیکال هاکینگ بەشەکە لە بواری سایبرسکیورتی دەگەی چکە ئامانجیان پاراستنی بە کوردەکەی هاکەری ئەخلاقی ئێتیکال هاکینگ یعنی تۆ بە شێوەیەکی ئەخلاقی کار دەکەی، زیانت بۆ خەڵک نییە، زیانت بۆ کاری باشە کارەکەی دەکات و هیچ کات زیانی بۆ خەڵک نییە. و گروهاکەرمانەیە. گروهاکەر چییە؟ یعنی لەلایەن هەردووکانە هەم بووم لە جارێک کاری باشە دەکا و هەم جاریش کاری خراپە دەکا، بەڵام ئەو باوترینە. یعنی گروهاکەر یەکە لە زۆرترین حاڵەت کە هەیە. باشە ئێستا ئەمە زانیمان هاکەرەکان چەند زۆرن و چەند بەشیانەیە. باشە ئێستا ئەوەمە ناینە بابەتی ئێتیکال ئەوە بابەتی بلاکات چکەوانە کەسانی خراپن بە کوردەکەی بەرنامە و ئامرازەکان بەکاردێنن بۆ ئەوەی کەەوە خەڵک هابکەن و زیانی دارایی یاخود نەفسی لەسەر کەسی بەرامبەر جێبەڕن. بەڵام ئەوە دێنە سەر وایت هاکەرەکان وایت ئێتیکال هاکینگەکان. باشە بەخۆی چەند زۆر دوو جیاوازیمانەیە. جیاوازەکمان هەیە پێدێنە سایبرسکیورتی. خۆی سایبرسکیورتی چیە؟ پرۆسەیەکە لە پاراستنی ینی داتا و زانیاری بە کوردی کرمانجەکەی خۆمان ئەو بەشە ئامانج و سەرەکی ئەوەیە داتا و زانیاریت بپارێزی. یعنی بوون کۆمپانیایەک تێ ڕێکخراوەک تێ حکوومەتی یان سایتێکت تێ ئەپلیکیشنێک تەیە ئەو کەسانی کە لە بواری سایبرسکیورتی کارەکەن ئامانجیان ئەوێت تۆ بپارێزن. باشە بەڵام ئێتیکال هاکینگ باشە چکە بەشەکە لە بواری سایبرسکیورتی ئەو فۆکس زیاتر دەخاتە سەر لایەنی هێرشەکە هەسێکە لایەنی هێرشەکە و بۆ ئەوی کە بزانێ ئایا ئەو سیستەمە لاوازی هەیە یاخودنا. یعنی زیاتر بابەتی پێرمێشنانی ڕێگە پێدان ئایا ئەو سیستەمە ڕێگەی پێدانی هەیە یاخودی بە شێوەیەکی یاسایی. بە کوردی کرمانجەکەی ئامانجی زیاتر لە بەشی هێرشەکەیە چکە هێرش دەکات ئەتاک دەکاتە سەر ئەو وێبسایتە یاخود ئەو شتێکە ئەو نێتوەڕکێکە ئەو دەیهەوێ بزانێت ئایا لاوازی تێدایە یاخود نا. خۆی بەشی زیاتریشمان هەیە لەو بابەتانە بۆ من پێنتێستینگمان هەیە، بابەتی بەگباوەنتیمان هەیە، بابەتی نێتوەرک سکیۆریتیمان هەیە. ئەوانە هەن بەد تەنها سایبرسکیۆریتی ئەم هەموو بەشی تێدایە. ئێتیکال هاکینگمان هەیە، بابەت و لایەنی زۆرە. بەڵام ئەوەنەی کە زۆرتر لەناو کووردا بەربراوە بابەتی بەگباوەنتیە. بەگباوەنتی چیە؟ بە کوردی کرمانجەکەی بەگباوەنتی ینی تۆ لاوازی لە سایتێک دەدۆزیتەوە کۆمپانیا خەڵاتە دەداتێ، جاری وایە شەهادەکە، جاری وایە جلوبەرگە، جاری وایە کریپتۆت پارە دەداتی کریتۆ بە بیتکۆین و شتانە، جاری وایە پارەی لەسەر حساب بانقی دەداتی، جاری وایە بانگیش لە وڵاتەکەی خۆی دەکا، جاری وایە دەتکاتە کارمەندی خۆشی. ئەگەر بتوانی ینی زۆرترین لاوازی و بابەتانی لێ بدۆزیەوە دەتکاتە کارمەندی خۆی. ئەو زۆر کاتەیە نەک برێت و لە شێرەکەی ناوشتی جاری وایە فیزە دۆدەپڕتەوە ڕاستی بە جاری وایە بە شێوکی فریلانس کار لەگە دەکەی. فریلانس چیە؟ ینی تۆ لە ماڵ و دادنیشی بە شێوکی ئۆنلاین کاری لەگە دەکەی. جا زۆر پرسیارم لێ دەکرێت ئایا ئەگەم بۆ منەفەی سایبرسکیۆریتی بم ئایا دەکری لە ماڵ و دانیشتم پارە پەیدا بکەم؟ بەڵێ 100%. چۆن؟ یعنی ئێستا خودی خۆم لە ماڵ و دانیشتم باشە دەتوانم کار لەگە کۆمپانیای فەیسبوکم، کار لەگە کۆمپانیای ئینستاگرام بکەم. باشە یعنی بە ئەملی خۆ لێکوانە دانیشتیمە بە شێوەیەکی ئۆنلاین کاریان لەگە دەکەم. یعنی چ لە ماڵەوە بی چ لە ناو شەریکەی بی یەک ئیشی دەکەی. گرنگ ئەوەی ئیشەکەی خۆت لە لێگەی ئۆنلاینەوە کارەکەت ئەنجام دەدەیت.
وە زووترین پرسیارم لێ دەکرێت سەر بە ئەم بابەتە ئایا ئەو شتێک کە دەیکەین ئایا ڕێگە پێدانی دەوێ ئایا زیانی بۆمە نییە ئایا لە ڕووی یاساییەوە نەخێر بەڕێزم هیچ زیانێکی بۆ تۆ نییە بەڵکو هەموو حکومەتەکان و هەموو یاسایەکان پژیری تۆ دەکەن بەڵام بە شێوەیەکی یاسایی بەکاری بێنی تۆ بچی بناو سایبر سکیوریتی بی و بچی خەڵکی پێیاکەی شتیوا بوونی نییە گرنگ ئەوێت تۆ کارێ بکەیت کەەوە زیانی بۆ خەڵک نەبێ ئێستا ئەمە بە کوردی کەمازەکەی توانیمان بە جوانی سابسکێتی و هاکەری ئەخلاقی لێک جیاکەینەوە واکەرە خراپاکانچیان پیشەیان چییە چکە ڕاستی زۆر کەس لەو ڤیدیۆیانە تێنەگەیشتیان بوون لە خودی بابەتی سابسکریتی نەگەیشتە من لێکوانە ئینشاڵە بە جوانی بە شێوەی ڕێکوپێک شیم کردەوە ئەی چۆن بوو من نەفێری سابسکریتی یاخود هاک ئێتیکال هاکینگ بم تۆ کاتێک لە گۆگڵان لا شوێنێک دەنووسی دەبوون دەرێت چۆنێتی فێربوونی ئێتیکاڵاکەین لێکوانە چۆ کۆمەڵە شتە دەداتی لێرە دەرێ بڕۆ لە کۆلێژ بخوێنە نازام لێرە بڕۆ شادی زەخم و گۆ شادێکی ئەوەی لێکوانە باسی کرد هەمووی بای 56 وێرەقەیە ێوەلا کابرا و 56 وێرەقی نییە بچی لێکوان یان لێرە گوتی بڕۆ لێکوانە بەشداری ئەوەی بکە ئەو بریتی بە شووی ستاندار باسی کردە بەڵام بۆ کوردی خۆمان دەبی چی بکەیت یەکەم شت دەبی زمانی ئینگلیزیەکەت باشتر بکەیت چکەوانە چەند کێشەیەکیان ئێمە چەند کێشێکمانەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی لەناو کوردستان هەیە یان لە خود لە عێراق باشیش تۆ فێری زمانی ئینگلیزی بین نارێم ئەتو بڕۆ خۆت فوت زمانی ئینگلیزیگە نا بەڵام شتێک بی کە تێبگە ینی بۆ منیش سادە منیش سادەکە من لێکوانە باسی دەکەم کە لێکوانە سێتا باسم کردیا ئا لێکوانە ئەوی بکێ کوردی نمونە تۆ دەیە تو ethical hacking start by developing forces skill IT and cyber security than choose بشی وازە ینی تو بتوانی شیکەرەوەیکی بۆ بکەیە نەک ئەمن برم لێکوانە بە تەواتی هەر هەمووی تێبگەم لێکوانە ئەگە نمونە 15 وشەی تێبگەی 15 وشە لە تو زۆرە یعنی تۆ بە شێوەیەکی گشتی ئەو 15 وشەیە ئەو 15 وشەیە کۆ دەکەی ناو مێشکت تێدەگەی مەسەلەکە چییە بەڵام ئەکە توویست نەزانی بەڕاستی زۆر زامەتە لێکوانە شێوازەکانی باس کردیان بەڵام تو ئەگە بتەوێانی فێری و بابەتانە بی یەک و باسمی زمانی ئینگلیزی زۆر گرنگە دووەم فۆکس بخێت سەر ئەو کارنێکە دەیکەی ئایا تو دەتەوێت فێری چی بی وەکو باسم کرد پێم تێستێکمان هەیە بابەتی بوون لە بەکباوەنتیمان هەیە نەتوەرک سکیورتیمان هەیە بابەتی ئەپلیکیشن سکیورتیمان هەیە بابەتی گەلە زۆرە سایبر سکیورتی بەڵام گرنگ ئەوێت تۆ بە چ شێوازێک ینی دەتەوێت بێنە مۆزوعەکە وەکولێکوانە باسەکەن یوتیوبش کاریگەریی زۆر هەیە ینی تۆ ئەگە فێری زمانی ئینگلیزی بوو ڕاستی زۆر گرنگە یوتیوبمان هەیە یاخود کتێبی تایبەتمان هەیە کتێبەکان بوو منە لێکوان دەنووسی best PDF for learn cyber security خۆی ئەوە لێکوان دەری باشترین و پیدیفانێک کە لەباری سایبر سکیوریتی ئەو بە شێوشی کشتی پێت دەڵێ بەڵام من لە چاڵەکەی خۆمدا ئادامنای ڕاستی ستا پێتان نیشان دەدەم هاوڕێیان ئەوە یەک لەو بەشانێکە من لە سایبر سکیوریتی دامنووسێکە لێکوانەدا من کۆمەڵێک ینی کتێبی زۆ گران بەهام لێرە دانایەسێکە ئەو بەهێزترین کتێبە لەباری سایبر سکیوریتی هاکەری ئەخلاقی بەکاربێ سێکردنی ئەم کتێبە لە ئەمەزۆن بە $7 من بە بەلاش لێرە دامنەیە بەتابەتی ئەم کتێبانە کە لێکوانە بەشی یەکەم و بەشی دووەمیشم دانایە چکە بەشی تێدایە گەری هاکەر ئیتیکاڵاکین هەموو ئەو بەشانە تەنها لە کاناڵەکەی منەیە باوەڕکە ئەو کتێبانە زۆربەی لە زۆربەی جارێ وایە بە $30 جارێ بە $70 من بە خۆڕای لێرە دامنەیە ئەجا کەسێک عەزی کرد بێتە ناو ئەوەکەی هەبێتە ناو پۆڵا سکیوریتەکەی سێکە پۆڵا سکیوریتەکەی ئیشاڵە لێکوانە بنووسی پینیان بێتە ناو ئەو بەشەی بنووسی PDF باشە کۆمەڵکان سێکەم و PDFەکانم لێرەدانایە و تر تەواو دەتوانی بەرنامەکە ئەو پیدێفەکان دابەزێنی و یەکشت جەماعەت ئەگە بتانێت بە تەواوەتی فێری سایبر سکیوریتی من ڕاستی شتێکی زۆر گرنگە وەکو باسم کرد زمانی ئینگلیزی زۆر گرنگە فۆکس بخێت سەر خۆت و نابی بنمونە سابی و واز لێبینی بابەتی کۆرس ئێستا زۆر کەسەیە بابەتی کۆرس بە پشت زانی یاخود گرنگی پێ نادا ئەمن نەک برم خۆتی خۆم ڕاستە کۆرسم هەیە لەواری سایبر سکیوریتی ethical hacking کۆرسی تایبەتمان هەیە بەڵام ئەگە کۆرسەکە لەمەش ناکری وەکو باسم کرد فێری بە منە زمانی ئینگلیزی بن زمانی ئینگلیزی زۆر گرنگە وەکو لێرە باسم کرد سێکەوە بە 7 ساعت باسی کرد لێرە بە 11 ساعتی باسی کردیا
ڤیدیۆ زۆرە جەماعەت، یعنی ئەو ڤیدیۆیانە ئەگەرەکەی یعنی لە کۆرسەکەی منیش باشتری بی. بەڵام ئەی چی یعنی تۆ زمانی ئینگلیزی نەزانی، من لە کۆرسەکەی خۆمدا بە زمانی کوردی ئەو چەند سال بۆ نمونە ئەزموونم هەبووە لە بواری چابیسکردنی هاکاری ئەخلاقی، وە کتێبی زۆر گران بەهەم لێ داناوە، وە بەرنامەی زۆر تایبەتم داناوە، بەرنامەی تێدا بروپسویتی 2026 بە $500 ئەمە لێدامنەیە بەبەلاش، و ڕاهێنانی تێدایە. کۆرسەکە سەوری 20 ساعەتە بە 65,000 دۆ وەڵڵاهی برێم لە چەند لەو شتە بەدەست ناکەوی. ئەجا ئینشاڵڵا جەماعەت ئەگە هەر پرسیارێکتانە شتێکتانە بوو ویست لەم بکەن ئەوە بنووسن پۆڵە سکیوریتی وە لە شاشەدا دەکەوی نامەکەم بنووبرێت لە تەلەگرامی ئەم لە خزمەتتاندام و هیوادارم ئەو ڤیدیۆ سوودی بۆی هەبێ هەتاکو کات و ڤیدیۆ نوێ خواتان لەگەڵ.